لە دینارتە تەرمێک و لە گەرمیانیش تەرمێکی تر کە هەردووکیان گەنجن دۆزرانەوە لەلایەکی تریش گەرمایەکی بەتین ڕووی لە ناوچەکە و هەرێمی کوردستان کردو دەبێ ئاگاداری خۆتان بن. هەموو ئەمانە بەلایە لەلایەکی تریش پرۆگرامە دڵخوازەکەی خۆتان سەعاتی 0 لە 964 گەڕاوەتەوە. مانوو چەناوەڵەکە دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. لە دینارتە تەرمێک و لە کەلار تەرمێکی دیکە کە هەردووکیان گەنجن دۆزرانەوە و یەکیکیان بە خنکان و ئەوی دیکەیان بە نەزانراوی دۆزراوەتەوە کە هۆکارەکەی چی بووە مردووە. تەرمی ئەو گەنجەی هەینی ڕابردوو لە ڕووباری ئاڤاشین لە ناحێشی لاتزێ خنکا ئەمڕۆ لا گوندی پرێسەی سەر بە ناحەی دینارتە دۆزرایەوە. گەنجەکە تەمەنی 25 ساڵ بوو. دانیشتووی سەنتەری شاری دهۆک بووە. هەینی ڕابردوو بە مەبەستی گەشت و کات بەسەربردن چوو بووە ڕووباری شینی ناحێشی لاتزێ و لە کاتی مەلەکردن لە ناو ڕووبارەکەدا خنکا. دوای هەفتەیەک لە دیاردەبانی تەرمی شوانکارەکەی گەرمیانیش دۆزرایەوە. ئەو گەنجەی دانیشتووی ناحەی کوڵەجۆ بووە و هەفتەی ڕابردوو لە کاتی لەوەڕاندنی مەڕووماڵاتەکەی بێسەر و شوێن بوو. ئەمڕۆ چوارشەممە تەرمەکەی لە گوندی کۆکز دۆزرایەوە. بۆی کرێی نەفەر لە سلێمانی گران نەبێت سندیکای شۆفێران هەوڵ و تەقەلایەتی 3 بەنزیخانە بۆ تاکسی و پاسەکان جا بکاتەوە. ئازاد ئەحمەد سەرۆکی سندیکای شۆفێران لەقی سلێمانی بە 964 وت. دوای سەرهەڵدانی ئەزمەی بەنزین و ئەم قەیرانەی هاتۆتە ئاراوە بەرپرسی هێڵەکانی گواستنەوەی دەرەوە و ناوەوەی شار هاتنە لامان بۆ ئەوەی ڕێگەچارەیەکیان بۆ بدۆزینەوە. ئێمەش نووسراوێکمان ئاڕاستەی قایمخام کرد. لەوێەوە بەرز کراوەتەوە بۆ پارێزگاری سلێمانی و لەوێشەوە ئاڕاستی وەزارەتی سامانە سروشتەکان کراوە. چاوەڕێی بڕیاری سامانە سروشتەکان دەکەین بۆ ئەوەی 3 بەنزینخانە بۆ پاس و تاکسیەکان تەرخان بکرێت و بەنزینی 750 دیناری و بە کوالەتی باشیان پێ بدرێت. ئازاد ئەحمەد نەیشاردەوە کە ئەگەر بەنزین بۆ پاس و تاکسیەکان دابین نەکرێ بە ناچاری کرێی هاتوچۆ لەسەر هاوڵاتیان گران دەبێت. نزیکەی 2 مانگە هاوڵاتیەکی زۆر و بینەری بەرنامەی سەعاتی 0 لە 964 بە بەردەوام هەواڵی پرۆگرامەکە و عەقی سەلام دەپرسن. جا دوێنێ شەو لە وەرزی سێمی سەعاتی 0 دەرکەوتەوە و دەستمان پێکردەوە. تاسە و چاوەڕوانی ئەو خەڵکە ئەزیزەش کۆتایی هات و ئیتر هەر پێش هات و ڕوودا و شەڕێک لە ناوچەکە و لە جیهان ڕوو بدات ورد و درشتی شیکاری و زانیارە نەبیستراوەکانی لە زاری عەقیدەوە دەبیستن. لە یەکەم ئەڵلقەی وەرزی سێمیش باسی ئەم شەڕ و ئاڵۆزیانەی ئەمریکا و ئێران و گرجەکانی هورمز و تەنانەت چوونە قۆناغێکی دیکەی شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیای کرد. پرۆگرامی سەعاتی 0 دوو وەرزی پڕبینەری لە هەر 4 پارچەی کوردستان کۆتایی پێهێنا و ئێستا وەرزی سێمی دەستی پێکردوتەوە. ئەمڕۆ گەرمترین ڕۆژی ئەم ساڵە و گەرماکەی گەیشتوتە قیممە لە زۆربەی ناوچەکانی کوردستان 45 پلە بۆ سەرەوە تۆمار کراوە. بۆیە تا بۆتان دەکرێت لە ناوەڕاستی ڕۆژدا ئەم 2-3 ڕۆژە مەڕۆنە دەرەوە و لە کاتەکانی نیوە ڕۆژ ئاگاتان لە خۆتان بێ. وەک کەشناسی کوردستان پێشبینی کردووە. ئەمڕۆ چوارشەممە گەرمترینەکەیە لەگەڵەوەشدا پلەی گەرما 3 بۆ 4 پلە بەرز دەبێتەوە و لە گەرمیان و ناوچە گەرمەسێریەکان 49 پلەی سیلیزی و زیاتریش تۆمار دەکرێت. بۆ سبەی پێنجشەممە کەمێک لە گەرماکە دەشکێنێت و لە هەندێک شوێن 1 بۆ 2 پلەدا دەبەزێ ئەمەیان خراپ نییە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.